کێشەی ئاو لە ئێستا کێشێکی گلۆبڵەوە بە عام هەموو دنیای گرتوێتەوە. لەلای ئێمە کێشەکە زۆر کێشەترە لە بەرەوەی ئێمە بەڕاستی هیچ ئامادەکاریەکمان بۆ ئەم ڕۆژەی کە ئێستا تێکەوتوین نەکردووە. ئەمەش پێوترێت پلانی کارا و مانیجمنتی ئاو، یعنی بەڕێوەبردننی پلانێکی کارا بۆ بەڕێوەبردننی ئاو. اینجا بەڕاستی ئێمە هەر لە سەرەتاوە بە ئێستاشی و ئەم پلانەماندانە نابوو خۆمان بۆ ئەم قەیرانی کە زیاد لە 30 ساڵە لە بەرچاوە بەڕاستی کە لە شەرقی ئەوسەتا گەورەتی قەیران لەوێ کە دروستە بە قەیرانی ئاوە. کوردستان و عێراق لە کوردستانی خۆمانە یەکێک لە هەرە بڵێن هۆکارە سەرنجەکانی دروستکردنی ئەم قەیرانە وڵاتانی دراوسێن. لە ئێستا مرۆڤ گەشتۆتە ئاستێک هەر شتێک بە ئەو ناوچەی کە کۆمەلگای تیا دروست کردووە کۆبوو نەتوانێت بەوێ بڕوا ناوی خۆی لێنێ و بڵێن ئیکا بە هینێکی تایبەتی خۆیان وەکو پرایڤەتایز ئەیکا بە پرایڤێت و دەستی بەسەر ئاگرن. سامانی سروشتی بە تایبەتی ئاو، خاک، هەوا ئەمانە نابێت مرۆڤ قۆڕی خات و بیوا بۆ خۆی. اینجا بۆی یەکێک لە قەیرانە هەرە گەورەکانی کوردستانی خۆمان کە لە ئێستایە ڕوبەڕووی ئەبینەوە وشکە ساڵیە گەرمبوونی گۆی زەویە زائیدەن ئەو قەیرانانی کە مرۆڤ بەدەستی مرۆڤ دروستکراوە لە وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و ئێران و سووریا و ئەو ئەوانی کە لە شاخەکانەوە دێتە خوارەوە بەربەست دەکرێن، پرایڤەتایز دەکرێن، ئەنجا بڵێن تعدای لێکرێت و بە هەموو شێوەیەک بۆ مەبەستی خراپ بەکارهێنێت. وەکو ئاماژەم پێ بەڕێوەبردننی ئاو لێرە بەڕاستی زۆر یعنی خراپە. هیچ ئامادەکارێکمان نەکردووە بۆی کەس بێنە چۆن ئەم قەیرانە کە لێرە چۆن بێنی نەخوارەوانە. بەڕاستی ئێمە هەرێ بین بەرەو سەرەوەی بین بەرەو سەرەوەی چونکە لە بەرەوەی هەستمان پێ نەکردووە کە قەیرانەکە چەندێک گەورەیە، قەبارەی قەیرانەکە چەندێک گەورەیە. ئێمە لە 180 ئاوی عێراق لە شاخەکانی ئەنەدۆڵەوەی لە تورکیا و لە پەنجاکانەوە پلانی بەندا دروستکردنیان هەیە لەسەری. لە 112 لە ئێران و لە شاخەکانی زاگرۆزەوە دێتە خاچی کوردستانەوە. چەند ئێمێنێتەوە لە 108. ئێمە ئەو لە بڵین 82 کە قۆڕ کرد، بڵێن 88 کە قۆڕ کرا بڵێن دەستی بەسەرا گیراوە. ئەوە ئەبێت دیپلۆماسیەن پلانی بۆ دانین کە نەمان پلانمان بۆ دانەناوە، ئەویژە بێتە بەشێکی پلانی ئاو کە پلانمان نیە لە ئێستاە بۆی نازانی چۆن لەو قەیرانەیە دانیشی لەگەڵانە ئیتفاقی بکەین و ئەو ئاوە جارێککە ڕۆ بکرێتەوە ئەو ئاوانە سەربەست ببنەوەوانێ. هەشتی ئەمێنێتەوە لە 108 ئاوی کوردستان لە خاچی ئەمامێنێتەوە. ئەو هەشتش چی لێکرێت بڕۆ سەیری کە چەمی کەنەکەون نەماوە، چەمی سەرچنار نەماوە، سیروان یا ئەو ڕووبارانە کە هێتەوە سەر سیروان. ئەوەی لە 108 کەشی ماوەتەوانە ئێمە بە هەموو شێوەیەک تعدای لێکەین. بەڕاستی کاریگەری ڕاستە خۆمان هەیە لەسەری نەفلتەریانەکەین و ئێستاش ئێمە بە دێراو ئاوین هەرچەنە جوتیار نەماوە لە بەروەی کە ئێمە ئاو چەنایەتی و جۆرایەتەکەیمان گۆڕیوە. بۆیە پلانێکی زۆ خراپمان هەیە کە ئەویش بێپلانیە و هیچ پلانێکمان بۆ دانناوە. زۆر ئاو یعنی جەستەی تو سەری کە مرۆڤ لە بگرێت تا 90 شتێکی جستەی ئاو تۆ بابڕ یعنی تکەواتە جستەی تو ئاوە، یعنی ئەو ئاوە کە ناتەندروست بوو کە تعدای لێکرا و بە هەموو شێوێک لاقە دەکری و ئاوی زێرا و پاشماوەی خەستەخانە و پیشەسازی و ئەوەی کە هەمومان و خودداوەند پێی ناخۆشە بۆ ئاوا دەکرێت دەرها بە ئاوەکە باشە، یعنی کەواتە جستەی توێ و ئاوە تو هەشتێک فرە دەدەیتەوە ئاوە خۆی لە جستەی توایە بینێتەوانێ. ئەنجا بۆیە ئەمە وەکو مەودای نزیک لە ئێستایە بۆ منە ساڵانە کە تووشی کۆلێرا و مەلاریا و کۆڕۆنا و هاو نەخۆشا و دزیزانە ئەمە ئەوەیە کەیتر گۆی زەوی تەحملی ئەو جۆری ژیانی ئێمەی نەماوە بەڕاستی. لە ساڵانی بگەڕێرەوە پارت زۆر نا 50 ساڵ پێشستا بۆ منە 20 ساڵ 30 ساڵ پێشستا بگەڕێرەوانی من دەبەمان نەبوو، دەبێ ئاومان نەبوو، دنیاە بۆ منە ئاوی زێرا بەم کوانتتی و بەم چەنایەتی و جۆرایەتی ئەوە نەزۆر نەبووە. بۆیە ئێستا ڕووبارەکانمان ئەو کەمە ڕووباری کە ماوە دوکانی و کانیاوانە ئێستا بۆتە جۆگەی ئاوی زێراب. ئەنجا ئەمەش چێتەوە سەر ئاوی خواردنەوە بۆ منە ئاوی سیروان، ئاوی دوکان، ئەمانە بە هەزارەها زێراب و خەساڵی چەول و پاشماوەی پیشەسازی و خەستەخانەکان دەچێتەوە سەرەوێ. بۆیە لە داهاتوویەکی دوورە باشە ئەمە دەبێتە هۆی دروستکردنی جێگۆڕێپێکردنی هەموو دیەکان کۆمەلگاتان کە ئەمەش دروست بوو شەڕی ناوخۆ بەدوای خۆیان هێنێ، پەناهەندە زیاد دەکات، برسێتی زیاد دەکات، جوتیار نامێنێ. لە ئێستاشە بڵێنەوەی مۆدانزیکانێکی تر ساڵانە خۆتی بین لە ئێستاە لە قەیرانە بڕۆ سەیری ئاوی دوکاکە دوێنە من لێوە بووم هەنە شاخ و بەر دەرکەوتووە پێشتر لەم ماگانە قەت نەبینراوە. بۆیە ئێمە ڕوبەڕووی قەیرانێکە بین و لە هەموو شەڕەکان و قەیرانەکانی تری مێژووی ئێمە وەکو عێراقی و کوردستان زۆر لە هەمووی تفتر و تاڵتر و ترشتر دەبێت.
بۆیە ئەمان نەوعیشکە یعنی هیچ بەلاتان و سیر نەبێت کە گۆگرتنی شەڕ بخوڵقێنرێت ئەمە شتێک نییە من لە خۆمەوە مینە کۆمەڵدا 7 ملیۆن عێراقی لە ئێستا جێگۆڕکەی پێکراوە بەناهەندەن لێرە چوون بۆ ئەوێ ئەمە ئاماژەیەکی زۆ باسحە لێراچی ئەوگوزێرە خاکت پیتی نامێنە حیوانی شێوی سەردانت ناکە تۆ لمت کە بۆ بەگەڵ سەردان کراوی ئەو تەیرانە هاتوون ساڵانە من شاد حاڵێ و بووم ساڵانە شاری سلێمانی ئاسمانی سلێمانی هەمووی ڕەشێک کردو بە تەیر و لەقلق و ئەو باڵندانی لە ئەفریقا و ئێستا کە سەردانمان ناکە بۆ ئەگە تۆ تەیروی کە سەیرێکی کە دار و ئاوت نەما بۆ بنیشمەوە لێرە ئەجا بۆیە تۆ بەرەو لمبوون دەڕووی بە بەرەوە بیابانبوون دەڕووی خاکت پیتی نامێنێت چکە لە بەرەوەی ئاوت نامێنێت دارت نامێنێت جا بۆیە تۆ بە تەنیا ئەمێنیتەوە بۆیە مرۆڤ ئێستا لە قۆناغێکایە کابرای UN وتی تسە لە قۆناغی ئەوان ئێمە دەستی خۆمان قبری خۆمان هەڵەکەنی مرۆڤ بەگشتی بەعام بۆیە گۆی زەوی تەحملی ئەم ناخلاقی کە مرۆڤ دروستی کردوم جۆری ژیانی کە تایین بە تایبەتی سەرمایه‌داری بڕۆ بکڕۆ فڕێ بۆ بکڕەوە دیسانەوە گۆی زەوی تەحملی نەماوە لە ئێستا زۆر کردداری جدی هەیە بنوێرێت بۆ نمونە مۆزوع بابەتی ژینگە بابەتی پاراستنی سەرچاوەکان هێشتنەوەیان بەسەربەستی ئەمانە بکرێت بە بابەت لە خوێندنە لە سیستمی تربیە و تەوعیە بڵێن بکرێت بە مۆزوع چۆن ئاین و مێژوو و زانست و ئەو بابەتانە دەخوێنە ژینگە نەکار بخوێنرە ببێتە سەری شەوانە کە چەند گرنگە چکە لە بەری ژیانی ئێمە ژینگە با تایبەتی ئاو ئەمە ئەبێ بخوێنرێت میدیاکان بەڕاستی کەم دەرخەمبوون بەعام یعنی میدیاکان لە ئێستا بەس سەرمان لێ شێوێنن کە بزانی چییە وزەرێ ینی کێشەی من یعنی جاری وایە سیرەکەی لە میدیاکانە ئەوەی پێدەڵێ بڕۆ بخۆ باوەڕ کێسە خواردن زەرەرمان لێە بەس ئەڵێم بڕۆ بخۆ ئەمە بخۆ ڕۆنە بکڕە و برنجە بخۆم چایر بەسە واز لەو دیعانە بێنن یعنی سەردەمی کۆن بەرنامە تەلەڤیزیۆن زۆ کەم بوو بەس ڕبعیشاندا نابوو لە بەرنامەکانە بەس بۆ ئینتەبیه و بۆ هۆشداریدان بە کۆم من خۆم بە مناڵی ئەوە فێری ژینگەی کردم بنێش فرێنێ بەرنامەیەکە بۆ ئینتەبێ ئاگدار بە یعنی شتی بچووک تا ئێستا وانەمان نییە لە تەلەڤیزیۆنەکانە مێش میوانیان نییە بێ ئیش شتێک ئەڕۆن وازانن ئەمە ئەو زائیدەن ئەو بۆ نمونە وتارانەی دەخوێنرێن حتا ئەبێت هەمووی موقیفێ بە دکتۆرەکان مەلان هەموو ئەو کەسانی کە کاریزمات کارکتەریان هەیە توانن بڵین زانیاری بگەێنن ئەبێ ئەو هەلە قۆزنەوانە کە تۆزە باسی ئەم کێشانە بکەم بۆی سبێنێ بتوانین نەوەیەک دروستە بێ ئەوەی کە ئێمە خوڵقانومانە بۆوان ینی ئەوەی کە ئێمە تامان یعنی تاچووە لە ئێستا تاچوە بوو لە بەروی ئێمەوەمان لێ کردو ئەبێ پێیان بڵین ئەبێ سەریع بین ئاوی سەرچنار بۆ نەما خێرە ئەو هەموو ڕسمە هەیە بە شێر و بۆ شێرەکە چی لێ هاو یعنی پڵنگەکە چی لە هەشتاکانە جێپی ورچ بینراوە لە پارچی ئازادی کوا ورچە کوا لەخلەخەکانی چەمی قلیاسان و فلامیکۆ بینراوە لەوێ لە ئاوی دوکان من 10 ساڵ پێش ئێستا ڕسمی فلامیکۆم گوتووە ئێستا هیچ جوانە نایەن ئەبێ پێیان بڵین چیە گوزەرێ ئەمە پلانێکی درێژخانە بۆ دەست پێشێک چی بکەین لە ئێستا باشە لە ئێستاشە بەڕاستی لە ئێستاە ئەوەی کە ئەگوزەرێ ئەها بۆ نمونە تەوافەیەکە چکاوە بە ویژدانانەوە بڕۆ چاچیکە ئاو بەجێ مێڵە دامەنیشە بە سەعاسارەکە و پاکەیتەوە ئەو ئاوە جستەی خۆتی پێ پاکەیت و ئەی خۆی تەوانێ ئەو جستەی توێ دامەنیشە بە سەعات فەرشی پێ بشۆ ئاویەتەوە لەگەڵ ڕەکەکانە بێ بە کەڕەڤاڵی شەڕ ئاو یعنی ئەم ئەتوارە زۆر ناشرینە لە بەهارە سارا بەرین ناو سەرچاو ئاوەکان و بە هیچ شێوێ لە زۆربەی زۆری قەبیلە کۆنەکانە ئاو سەرچاوەیشی ڕوحانی بووە ینی پەرستویانە وەکو پەرستگاتی ینی ئاو هەموو شتێک لە ئاوە دێخۆ لە ئاەتە پیرۆزەکانە هەیە هەموو شتێک چێتەوە ئاو ینی هەموو لە ئاوە دەست پێکان جا بۆیە بەڕاستی ئەبل لە هەموو قۆڵەکانەوە بۆی بڕێنکردداری جدی بۆەوە بنرێرە ئەجا ئەمانی کە ئێستا لە سیستەمان بۆ نمونە ئاوی ژێراب لە هەموو 19 محافظەی پارێزگاکاری عێراقاچێتەوە سەر ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی و ئاوی بیر و کارێزەکان ئەمە بێت تەسفێ بکرێت پێوترێن محەتەی تەسفێکردنی ئاوی قورس سێوج فسیلیتی تریتمنت پلان لە هەموو دنیای هەیە لە شارە مۆدێرنەکانە کە شار گەورە بێتەوە ئەمە دروست دەکەن بەداخەوە ئێستێمە لە هەموو عێراق لە یەک پارێزگای نیمانە ئەبێ ئەمان هەمووی دروست بکرێت ئەبێ نێڵین ئاوی قورس بچێتەوە سەر ئاوی سووک ئاوی شیرین بۆ نمونە ئەمانە هەمووی کردارن بەڕاستی زەڕورن لە ئێستا ئەگەر ئەم کردارانە دەست پێ نەکەین ئێمە گۆڕی خۆمان بەدەستی خۆمان هەڵەکەنین